درکتنا 12 بردین شینواریه پشتی روبار خازر هشک بوی اف برین شینواری به خدا ماینه چند روز که خلک گنده گریگا لبردرش اف برده بدیتینه او پاراسنی لیدکن همان دیمان لسالن در بازبوی دوباره باید لوی گندی لینک و کیوی جاره و هنده بر در بکبن و آوا خازری حضو هشک ببید بەهۆی وشکە ساڵیەوە کەم بارانیەوە غازرەکە کەمی کرد وەختی کەمی کرد هەتا غازر زۆربی بەرمان نەدەدیت غازر کەمی کرد بەر بە دیار کەوت یعنی تقریبا دەوری 10-12 بەردیکە یعنی ئەوە لەوێ 4-5 بەردیک لەوێ ئەوەش سێ لێرە هەساکە بە حکمی وەساکە ئەوە لە بن خۆڵ هێشتا هەتا غازرەبی بەرمە نەدەدی لێرە و شۆڕکردنی معمال و شۆفەر و قەڵابەر یعنی لێرە شۆلیان دەکرد بۆی دەرخستنی زیخ و ڕەمل و شتانە بەرەکانیش بەدیار کەوت خەڵکەی گوندی دەخوازن بەهوری کا لەسەروان پارچە بەران و چاودێریە وان بێتەکردن چونکی جارەکا دیتر jî پارچەیەکا دیتر یا şînwarî li bêre hatbû vedîtin guman dihêtekirin bi dehan parçên dî li ser robarê xazir hebin لە باو باپیرەمە ئالەی گوندەینە لە ساڵە شتێ و هەشتێ ما ئەی بەردەمان دیتگەوە و تەمان بە پێی ئەی مەسەلەن هشکە ساڵیەوە بەردەکە باشتر دیار کەوتیە ئیمڕۆوە دەڕۆنێ گەلیک بەردمان هەیە لێرەك دەرکەوتیە لەولا دەرتەقریبا 10-12 بەردی دەرکەوتی ئەجا ئایا هێشتەش مایە لە بن عەردەوەش مایە احتیمالە تشتێ جوانتریش دەرکەفیت ئێمە بەس بەردەکەمان دێتیە احتیمالە تشتێ گەورەتریش دەربچیت بەس دەخوازن حکومەتێکەبی خەمخۆریکمان هەبیت بێت خەمیک لێی شۆ لە بخۆت biryara parça berên şînwarî bihêne vegwasin bû akre û pişra bû dihok ta ku vekolîn li ser van beran bihêtekirin çunkî hêşta bi durustî nahête zanîn ev parça berde mêjû wan bû çi dem vedgerêt وانو که هیچ زانیاره که ورد دست منه کفتیه تان او پارچن شینوار بینه بگاسن بروی بریاما جلال لجنه کپسپور و دی راساوی موضوعه تکرنو پشتینگی دیار بیتون کمی جو اوی اوان برن بود چه سردمت زغریتر پشتی هشگمونا روبار خازر زیانکا زور به خودان مر و مالات و جوتیارن و دبری کتیه چونکی بجارا ایکیه بوی شوی آب خازری هشگ ببیدو شینوار لیدر بکون دلبرین غازی کرسات نیوز بردرش